ئەم بابەتەکە ئێستا بڵاوە بردومانەکانی تورکیا بۆ سەر سنوورەکانی هەرێمی کوردستان کامە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش ئەم بابەتە بە جددی وەربگرێ چکە ناکرێت چەندین هاوڵاتی مەدەنی ئەبێتە قوربانی و کە بینین چەندین هاوڵاتی مەدەنی بۆتە قوربانی پێویستە لەسەر حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێم ئەم بابەتە بە جددی وەربگرن. ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەمومان پێکەوە لە فراکسیۆنی خۆمانەوە هەوڵین لەگەڵ فراکسیۆنەکانی دیکە پێکەوە بە هاوبەشی بتوانین باڵێسی تورکیا بانکەنێنەوە پەرلەمانی عێراق تاوەکو سنوورێک بۆ وڵاتی تورکیا دامرێ بۆ سنوور بەزاندنەی کە ڕۆژانە دەستی کردو بۆ بەردومانکردنی لادێ و دێهات و بگرێتە ناو شارەکانیشمانەوە بەبێەوە هیچ لێپرسینەوەیەکی یاسایی لەگەڵدا بکرێت یاسایی و دەستوری کامەژەم پێیا بە دڵنیایی ئێمە وەکوتم لەگەڵ فراکسیۆنی خۆمان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنەکانی دیکەش نەک بە تەنها فراکسیۆنی یەکێتی چونکە ئێمە لە پەرلەمانی عێراق پێمان خۆشە وەکو فراکسیۆنی یەکێتی هەموو فراکسیۆنە کوردیەکانی دیکەمان لەگەڵا بێ هەمومان لەژێر یەک چەترا وەکو کورد داواکەین کە پارێزگاری لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بکەین. چکە بەڕاست تا ئێستا چەڵوێسێکی وای نەنواندووە بەڵام بەدڵنیایی ئەمە پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یاداشنامەیەک وەکو هەوڵێک داوا لە حکوومەتی عێراقی بکە و هەردووکیان پێکەوە هاوکار بن بۆ ئەوەی چکە گرنگی نییە وەگوتم تەنات هێرشکردنەکانی بۆ سەر هەرێمی کوردستان بێ لەوانەیە ئەگەر بۆکو هەرێمی کوردستان کە بێدەنگ بن لەم پرسە دۆ بەیانی سێ بەیانی لە ڕۆژانی داهاتووە هێرش کاتە سەر حکوومەتی عێراقیش و لەبەرەوە بێمنەتی ئێمە لەبر لێ یعنی بۆ کۆی کە بڵێ لێ نەپێچینەوەی ئێمە لێ پرسینەوە لە قونسولی تورکیا لە وڵاتی تورکیا بۆ تەوەکارەوەی کە بەردەوام و ڕۆژانە ئەبینین کە چەندین هاوڵاتی سڤیل ئەبێتە قوربانی لە پێناو ئەو مەرامەی کە تورکیا هەیەی.